بالتأكيد شەڕی قوتی شەڕی پلە و پۆست دەکەن، ینی هیچ مەجالی تیان نییە، ئەگەرنا ئەم بێ و ئەو بێ و ئەو بێ هەر کوردە و هەوڵەیە بۆ قوتی خەڵک، بەڵام ئەوان شەڕی پلە و پۆست دەکەن، هیچ مەجالی تیان نییە. بەڕاستی من پێم وایە هەمووی شەڕی پۆستەکە، شەڕی ئەوە ناکە، شەڕی ئەلاکولین شەڕی ئێمە ناکەن، ئەوەی کە لە بەغا ئەکرێ شەڕی خۆیانە، وڵای بێ شەڕی کوردکەن، بەڵام ئایکەن ئەوە چەند ساڵای مای بینین نیان کردەوە، ئێستا تازەکەیکەن نەخێن، پێم وانییە بیگەن. وەڵی بە عەمەلیەوە نایە باسییان کەی، ئەی کاکە چەند ساڵە چیان کردووە بۆ میلەت؟ هیچیان کردووە؟ ئەیتر پێویست ناکە، هەتا باسییان کەینەوەیان هەر لە شوێنی خۆیان هەر بەرەو خراپ گێڕۆ. من بەخوا مەقەبا کۆکەمەوە، ئیشەکەی من مەقەبا و نە مەعاشم هەیە نە هیچ شتێکم هەیە، تێگەی ئەتر ئەوە ژیانەکەمە. ئارە وەڵا شەڕی خۆیانەکەن، شەڕی جیرفانیانەکەن، شەڕی هیچ شتێکیکە ناکەن. وەڵای خۆمە هیچ شتێکیان لە مەسلحەتی خەڵک نییە، هەمویان بۆ بەرژەوەندی خۆیانە و لە قەزەی بازاڕ و شتیشا بەخوا خەڵک هەموو شتێکی قوبوڵە، دەسەڵاتی ئەمەیتیانی. وەڵای بێ شەڕ لە بەرژەوەندی خەڵکە، بەزان شەڕ لە بەرژەوەندی پاراکەن، زیاتر بۆ هەوڵی خۆیانە بۆ گیرفانی خۆیانە. نەوەڵ ئەنجا بیریان لە خەڵکراتەوە حەڵمە من ڕۆژانە هەش. بەڕاستی خەڵک نەدارە، خەڵک نەبوونە ئەنجا ژیان ئەمڕۆ قورس بۆ شت زۆر گرانە، ئەوەی کە وەریشی ئەگرم پێم وابێ بەشی مەعیشەت ناکە و ژیانی خەڵکی بە تایبەت ئەوەی کەم چاوەڕێی موچەکە ئیشوکاری دووهەمێنیە زۆر سەختە، بەڵام کاری سەرێکی ئەم حیزبانە ئەبێ شەڕکردن بێ لەسەر موچەی خەڵکی هەرێمی کوردستان، بەڕاستی ئەبێ یەکلایەن بن، یەک باوەڕ بن، یەک بڕیار بن، شەڕی گەوریان لەسەر موچە بێ کە خەڵک بتوانێت بە ژیانی دابین کراو بێ. بەڵام شەڕی کە ئەکرێ شەڕی پلە و پۆستە زیاتر باوەڕکە ئەوەی کە ئێمە بینین لە تەلەڤیزیۆنەکان بە دڵنیایەوە، لە سوۆسیال میدیا بین هەرێکیان مەبەستیان تەنها پلە و پۆستی خۆیانە، زیاتر شەڕی ئەوە ناکەن کە خەڵکی بە ژیانێکی شایستەی هەبێ. بەڕاستی جا من لێرەوە داواکەم لە هەموو لایەنەکان هەموو دەست لە یەک دەستی یەکەن، هەموو هەوڵبەن بۆ ئەوەی کە ژیانی خەڵکی تۆزێک باشترکەن، پەرەی پێبەن تۆزێک. بەڕاستی خەڵک زۆر نەدارە، ئەمڕۆ هەستەکەی خەڵک بەشی ژیانەکەی پێیان ناکات، یعنی ئەگەر ئەوەی موچەی هەبێ و شتێکی کەی لە کاڵ پاڵەنەکە ناژی ناتوانێت.